لە سلێمانی کەرێک هەیە بریندارە نەخۆشە وەزعی زۆر خراپە بڕیارە ببرێ بۆ ئەمریکا بۆ چارەسەر یان ڤیزای بۆ وەردەگیرێ یاخود معاملەیەکی بۆ ئەکردنەوە تا بگاتە ئەوێ مرۆڤی دژە ئاژەڵ و بێبەزەی ئەوەندە بەردیان لێداوە دەمارەکانی سنگی تەقیون ئێستا زەردەشتیەکان نامەیەکیان بۆ کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر ناردووە بەڵکو ڕازی بن کەرەکە ببرێ بۆ ئەمریکا بۆ عیلاج نوێنەری زەردەشتیەکان لە وەزارەتی ئەوقاف نووسراوەکەی بۆ کونسوڵی ئەمریکا کردووە کونسوڵخانە وەڵامیان داوەتەوە داوای وێنەی گوێدرێژەکە و معلوماتی زۆریان کردووە بۆ ئەوەی فایلی بۆ بکەنەوە ڤیزای لۆ لێدەن ئێستا خەریکی معاملاتن بۆ ئەوەی بیبن بۆ ئەمریکا پەیڕەوانی زەردەشتی زۆر لە خەمی گوێدرێژەکەدان ڕۆژانە خەرجی تیا دەکەن تا چاک بێتەوە بەڵام لێرە عیلاجی نییە بردویانە بۆ ڤێتەرنەری سلێمانیش وەریان نەگرتووە ڕوودا و ئەم هەواڵەی لە پۆرتەڵ داناوە کابرایەک لە خوارەوە نووسیوێتی خۆزگە لە جیاتی ئەم کەرە منیانە برد بۆ ئەمریکا